کتێبی کورد کێیە؟ بەشی یەکەم میدەکان. ناوی میدەکان. لە نزیکی سەدەی نۆیەمی پێش زاینەوە ئاشوریەکان ئاماژە بە خەڵکانێک لە ڕۆژهەڵاتی ناوچەکانی دەسەڵاتیان دەکەن بە ناوی مادا. وشەی مادا لە زمانە زاگرۆسیەکاندا مانای مەزن و گەورە دەدات، بەڵام بەپێی فەرهەنگی زمانە زاگرۆسیەکان لە زمانی میدی خۆیدا وشەکانی مادا و ماسا هەمان مانایان هەیە. هەروەها لە کارنامەی ئەردەشێری بابەکاندا میدەکان بە ماسی ناوبراون کە دیسان لە ناوە میدەکە خۆی نزیکە، جگەلەوە لە تێکستی ئاشوریەکاندا کە باسی میدەکان دەکەن جگە لە ناوی مید خۆی بە خەڵکە بەهێزەکانیش ناویان هێناون. هەروەها دوای هاتنی ئیسلامیش سەنتەری دەسەڵاتی میدەکان بە ماهات ناودەهێنرا. براون پێی وایە کە ماهی سەردەمی ئیسلام هەر هەمان ناوە بۆ میدەکان. وەک لە سەرەوە خرایە ڕوو، هەرچەندە ناوی میدەکان بە شێوەی جیاوازی وەک ماهی، ماسی، مادا دەردەکەوێت، بەڵام ناوەکان هەر هەمان مانا یاخود مانایەکی نزیک و بە شێوەیەکی لە یەکچوو دەردەکەون. زیاتر وا دەردەکەوێت کە میدەکان بە خۆیان گوتبێت ماسا یا مەسە، و وەک ئاماژەی پێکرا لە کارنامەی ئەردەشێری پاپەکاندا کە بە زمانی پەهلەوی نووسراوە بە ماسی باسکراون، هەرچەندە پیتی سینی میدی دەبێتە ها لە زمانی پەهلەویدا، بەڵام دیارە ئەوان ناوە دروستەکەی میدەکان خۆیانیان لەو تێکستەدا بەکارهێناوە. دەبێتەوە بزانرێت کە هەندێک پیتی سینی کوردی و سۆمەری لە زاراوە کوردیەکان و زمانی ناوچەکانی خوار و ڕۆژهەڵاتی کوردستاندا دەبنە ها. بۆ نمونە ماسی کوردی لە پەهلەویدا دەبێتە ماهیگ، و ئاسن کە لە ئەڵمانیشدا هاوشێوەی کوردیە و دەبێتە یەسێن لە پەهلەویدا دەبێتە ئاهان. ئەم دیاردەیە لە زاراوە کوردیەکانی ڕۆژهەڵاتیشدا ڕەنگ دەداتەوە. بەو جۆرە ناوی میدەکان کە هەتا وەکو سەدەی 12یەمی زاینی لە سەرچاوە ئیسلامیەکان بۆ ئاماژەکردن بە وڵاتەکەیان بە ماه باسکراوە و عەرەبەکان کردویانەتە کۆ و بە ماهات ناویان هێناوە، لە بنەچەدا ناوەکە پەهلەویە و عەرەبەکان لە زمانی پەهلەوی وەریان گرتووە بۆ ئاماژەکردن بە وڵاتی میدەکان. لەبەر ئەوەی لە کاتی هاتنی عەرەبەکاندا هێشتا لە هەندێک ناوچەدا زۆر لە تێکستەکان پەهلەوی بوون و ئەو زمانە هێشتا وەک زمانی نووسین بەکاردەهات، بۆیە مەرج نییە خەڵکەکە لە زمانی ڕۆژانە و قسەکردندا هەر هەمان ناویان بۆ ئەو ناوچەیە بەکارهێنا بێت، بەڵام لەبەر هۆکاری زاڵبوون و بەکارهێنانی زمانی پەهلەوی لە نووسیندا شێوە پەهلەویەکەی لە سەردەمی ئیسلامیدا بەکار هاتووە. دەبێت ئەوەش بزانرێت کە وشەی ماسای میدی کوردی سۆمەری کە مانای مەزن دەدات و ناوی میدەکان بووە، لە زمانی پەهلەویدا دەبێتە مەه کە ئەوە دیسان پشتگیری لەو بۆچوونە دەکات. لەوە دەچێت کە میدەکان بە خۆیان گوتبێت مەسە، لەبەر ئەوەی بە زمانی میدی ئەو وشەیە گەورە و پایە بەرز مانا دەدات. شایانی باسە کە بە سۆمەری ماسوو بە مانای سەرکردە و مەس بە مانای پاڵەوان دێت. بە زمانی لۆڤی ماسان بە مانای خوا و ماشانی بە مانای مەزنکردن دێت. هەروەها لە ئاڤێستادا
ماسان بە مانای مەزن دێت و لە کوردی نوێدا مەس و مەزن هەردووکیان هەمان مانایان هەیە. ڕەگەزی میدەکان. ئەمڕۆ کۆمەڵێک بۆچوونی گشتی سەبارەت بە میدەکان هەیە کە لە ناوەندە ئاکادمیەکاندا قبوڵ کراون و بەڕاستیەکی مێژووی سەیر دەکرێن، گوایە وەکو بەشێک لە کۆچی نەتەوە ئاریەکان یان هیندو ئەوروپیەکان، فارسەکان و میدەکان بە یەکەوە هاتوونەتە ناوچەکە. میدەکان بە سەرەتای شەپۆلێک لە نەتەوەی نوێ دادەنرێن کە لە سەرەتای هەزارەی یەکەمی پێش زایندا ڕوویان کردبێتە ئەو دەڤەرە و لە سەدەی حەوتەمی پێش زایندا توانیویانە لەگەڵ بابلیەکاندا دەسەڵاتی ئاشووریەکان بۆ هەتاهەتایی کۆتایی پێبێنن. سەرەتا فارسەکان لە ژێر دەستی میدەکاندا بوون و دوایی فارسەکان توانیویانە لە کۆتایی سەدەی شەشەمی زایندا دەسەڵاتی پاشای پاشاکان لە میدەکان وەربگرن و کۆتایی بە دەسەڵاتیان بهێنن. ئەو بۆچوونانەی باس کران وەک جۆرێک لە ڕاستی مامەڵەیان لەگەڵدا دەکرێت و هەتا وەکو ئێستا میدەکان بە نەتەوەیەک سەیرکراون کە لە ڕۆژهەڵاتەوە هاتوونەتە ناوچەی کوردستانی ئەمڕۆ. هەڵبەت ئەم بۆچوونەش لەسەر بناغەی تیۆری ئاریەکان دانراوە کە لە ناوەندە ئاکادمیەکاندا میدەکان بە بەشێک لە نەتەوە ئاریە سەرەتاییەکە دادەنرێت و لای زۆر لەوانەی کە بە توندی بڕوایان بەو تیۆریە هەیە، ئەم نەتەوەیە مانایەکی زۆر گرنگ و ئەفسانەیی پێدراوە. بەڵام بۆ ئەوەی کە ئەو بۆچوونە بسەلمێنرێت بێگومان پێویستی بە بەڵگەی ئارکێۆلۆژی و مێژووی هەیە کە لە ڕێگای چەند وشەیەکیشەوە بێت بتوانرێت لە تێکستە دێرینەکاندا ئاماژە بە هاتنی میدەکان بکرێت. لەبەر ئەوەی کە میدەکان نەتەوەیەکی هێندە بەهێز بوون، زۆر زەحمەتە کە گەلێکی وا گەورە هاتبنە ناوچەکە و پاشماوەی ئارکێۆلۆژی و مێژووی هاتنیان نەما بێت. نەبوونی هیچ بەڵگەیەکی ئارکێۆلۆژی یان مێژووی پرسیارێکی ڕەوا لە مێشکی مرۆڤدا دروست دەکات: ئایا دەشێت کە میدەکان خەڵکی ڕەسەنی ناوچەکە بوو بێتن؟ و ئەو تیۆریانەی سەرەوە هەمووی بێبنەما دەربچن، چونکە ئەگەر سەیری سەرچاوە مێژوویەکان بکرێت، ئەوە بەڵگە مێژوویەکان و دەرەنجامەکان ئەو بۆچوونانە بە درۆ دەخەنەوە کە میدەکان لە دەرەوەی ناوچەکەوە هاتبن، بەڵکو بە پێچەوانەوە دەیسەلمێنن کە ئەوان خەڵکی ڕەسەنی میسۆپۆتامیا بوون. دەبینرێت کە لە سەرچاوە ئاشووریەکاندا میدەکان زۆر جار بە گوتی ناودەبرێن. بۆ نمونە یەکێک لە خێڵە میدەکان کە هێرۆدۆت بە میدی باسی کردووە و ناوی باودی بووە، سەدان ساڵ پێش هێرۆدۆت لە سەرچاوە ئاشووریەکاندا بە ناوی بودی و بە خێڵێکی گوتی باس کراوە. دیاکۆنۆفیش وای بۆ دەچێت کە ڕەنگە ئەو دوو ناوە ئاماژە بن بە هەمان خەڵک. هەروەها یەکێک لە مێژوونووسە بابلیەکان کە زۆربەی مێژووی ناوچەی بابل و میسۆپۆتامیای نووسیوەتەوە کە ناوی برۆسۆس بووە و لە سەدەی سێیەمی پێش زایندا ژیاوە، کاتێک کە مێژووی سەرەتای دروستبوونی مرۆڤ و دوایی مێژووی بابل دەگێڕێتەوە، ئەو ڕابردووە دەگەڕێنێتەوە بۆ زیاتر لە 3000 ساڵ پێش زاین. بیرۆسۆس پیاوێکی کلدانی ئاینی پەرستگەکانی بابل بووە و زمانی یۆنانی زانیوە. ئەم مێژوونووسە لە 3 بەشدا مێژوو فەرهەنگی بابلی بە یۆنانی نووسیوە و پێشکەشی ئەنتیۆخۆسی پاشای سەلۆکی کردووە. تێکستی کتێبەکەی بیرۆسۆس نەماوە،
بەشەکانی کتێبەکەی لەلایەن مێژوونووسە یۆنانی و ڕۆمانەکانەوە وەک سەرچاوە بەکارهاتووە. بیرۆسۆس بە یەکێک لەو کەسانە دادەنرێت کە مێژووی بابلی گوێزاوەتەوە بۆ ناو یۆنانیەکان. ئەم مێژوونووسە دەڵێت کە لە سەرەتای حوکمڕانی بابلدا میدەکان دەسەڵاتدار بوون و لە کۆی 86 پاشای ئەو وڵاتە 84یان لە میدەکان بوون و تەنیا دوانیان کلدانی بوون. هەروەها بیرۆسۆس دەڵێت کە دوای حوکمڕانیکردنی ئەو دەستەیە دیسان میدەکان بابلیان گرتەوە و دەستەی دووەمی حوکمڕانەکان مید بوون کە 8 پاشایان حوکمڕانیان بۆ ماوەی 224 ساڵ گرتبووە دەست. بێگومان ئەم نووسینانەی بیرۆسۆس زۆر جیاواز و نەگونجاون لەگەڵ ئەو بۆچوونەی ئەمڕۆ کە سەبارەت بە میدەکان هەیە کە گوایە لە هەزارەی یەکەمی پێش زایندا هاتوونەتە ناوچەکە. لەبەر ئەوەی کە ئەو بەڵگانە دەری دەخەن میدەکان لە سەرەتای شارستانیەتی بابلدا کۆنترین حوکمڕان بوون و بەر لە هەزارەی سێەمی پێش زاین لە بابلدا حوکمیان کردووە. ئەمەش دەیسەلمێنێت کە میدەکان خەڵکی ڕەسەنی ناوچەکە بوون، چونکە ئەو بەڵگانە دەری دەخەن کە هەزاران ساڵ پێش نەتەوە سامیەکان میدەکان حوکمی بابلیان کردووە و دەسەڵاتداری ئەو شارە بوون. ڕاویلسۆن لە کتێبەکەیدا سەبارەت بە میدەکان تێبینی ئەو نەگونجانە دەکات بێ ئەوەی کە بگاتە دەرەنجامێکی ڕوون و لێکدانەوەیەک بۆ ئەو جیاوازیە. جگە لە بیرۆسۆس لە هیچ تۆمارێکی مێژووی نوێدا کە لەم 200 ساڵەدا نووسراوە ئاماژە بەوە نەکراوە کە میدەکان بەر لە 3000 ساڵ لە پێش زایندا بابل و ناوچەکەیان بەدەستەوە بوو بێت. هەروەها ئەوەی کە جێی سەرنجە بیرۆسۆس باسی دوو دەستەی حوکمڕانی میدی دەکات کە حوکمڕانی بابل بوون و لە یەکتریان جودا دەکاتەوە و دەڵێت دەستەی دووەمی پاشا میدیەکان 8 دانەبوون و بۆ ماوەی 224 ساڵ حوکمڕانیان کردووە. بیرۆسۆس کە خۆی کلدانی و بابلی بووە و مێژوونووسیش بووە بەبێ بناغە ئەو بۆچوونانەی نەگوتووە. ئەو خۆی پێشڕەوێکی ئاینی بابل بووە و دەستی بە بەڵگەنامە مێژوویەکانی بابل گەیشتووە. بە دڵنیایی پەیڕەوی تۆماری مێژووی بابلیەکانی کردووە. جگە لەوە بۆ لێکۆڵەران بیرۆسۆس بەوە ناسراوە کە زانیاری ڕەچەڵەکی بابلی گوێزاوەتەوە بۆ ناو یۆنانیەکان. ئەمەش دەیسەلمێنێت کە بیرۆسۆس بەبێ بنەما ئەو ڕابردووەی نەنووسیوە. دیارە کە بیرۆسۆس ئاماژە بە تۆمارێکی مێژوو دەکات و سەرچاوەیەکی هەبووە کە ئەو زانیاریانەی لێ وەرگرت بێت. لە کاتێکدا کە سەرچاوەی مێژووی سەبارەت بە هاتنی میدەکان نییە، بەڵام ئەو بەڵگانەی کە ئەمڕۆ لە بەردەستدایە ئەوەمان بۆ ڕوون دەکەنەوە کە سۆمەریەکان لە سەرەتادا حوکمڕانی بابل بوون. دوایی ئەکەدیەکان بابلیان گرت، بەڵام پاش ماوەیەک گۆتیەکان هاتن و ناوچەکەیان گرت و بۆ ماوەی 220 ساڵ حوکمیان کرد. لە خشتەکەی داهاتوودا تۆماری سۆمەری و بۆچوونی بیرۆسۆس بۆ مەبەستی بەراوردکردن خراونەتە ڕوو. سۆمەریەکان کۆنترین حوکمڕانی بابل بوون و لە پێش هەزارەی سێمەوە حوکمڕانی ناوچەکەیان دەکرد هەتا وەکو هاتنی ئەکەدیەکان. میدیەکان کۆنترین حوکمڕانی بابل بوون، 84 لە پاشاکانیان حوکمڕانی بابلیان کردووە. گومان لەوەدا نییە کە بیرۆسۆس میدەکان و سۆمەریەکانی بە یەک نەتەوە داناوە، بۆیە سەرەتای حوکمڕانی بابلی بە میدی داناوە. ئەکەدیەکان لە نێوان 2360 پێش زاین هەتا 2180 پێش زاین حوکمڕانیان کردووە. لە 86 پاشای حوکمڕانی بابل تەنیا 2 لەوانە کلدانی بوون و ئەوانەی تریان میدی بوون.
وا دەردەکەوێت کە بیرۆسۆس ئەکەدی و کلدانیەکان کە هەردووکیان دوو نەتەوەی سامی بوون بە یەک نەتەوەی لە قەڵەمداون و تەنیا حکومڕانی دوو پاشاکانی وەک سەنحاریب و نارامسینی ئەکەدی بە حکومڕانی تەواوی ناوچەکە داناوە. گۆتیەکان بابلیان لە 2180 پێش زاین گرت و دوایی سەردەمی بوژانەوەی سۆمەریەکان هاتەکایەوە کە هەتا وەکو 1960 پێش زاین حکومڕانیان بەردەوام بوو کە نزیکی 220 ساڵ دەکات. میدەکان لە پێش هەزارەی دووەمی پێش زایندا بابلیان گرت و بۆ ماوەی 224 ساڵ حکومڕانیان کرد. بە پێی تۆماری سۆمەریەکان کۆی ماوەی حکومڕانی هەردوو گۆتیەکان و بوژانەوەی سۆمەریەکان نزیکی 220 ساڵ بووە کە تەنیا 4 ساڵ جیاوازە لەگەڵ بۆچوونی بیرۆسۆسدا کە پێی وایە میدەکان بابلیان گرت و بۆ ماوەی 224 ساڵ حکومڕانیان کرد کە ئەوە دیسان دەیسەلمێنێت کە بیرۆسۆس هەردوو بوژانەوەی سۆمەریەکان و گۆتیەکانی بە مید داناوە. بۆیە کە بیرۆسۆس حکمی میدەکان دەگەڕێنێتەوە بۆ بەر لە هەزارەی پێش زاین و بەر لە هەزارەی سێەمی پێش زاین و دوایی هاتنەوەی میدەکان باس دەکات. لە ڕاستیدا ئەو سەردەمەی ئەو باسی لێوە دەکات سەردەمی سۆمەریەکان و دوای هاتنی گۆتیەکانە. دەبینرێت کە بیرۆسۆس هەرچەندە بە دوو دەستەی حکومڕانی جیاوازی میدی دایناون بەڵام هەردووکیانی بە یەک نەتەوە داناوە. جیاکردنەوەی دوو دەستەی حکومڕانە میدەکان و ناوهێنانی هەردووکیشیان بە میدی شتێکی ئاسایی نییە لە کاتێکدا کە هەردووکیان میدی بوو بێتن. بۆچی دوو دەستەی جیاواز بن؟ بە دڵنیایی ئەو 224 ساڵەی کە بیرۆسۆس وەک ماوەی حکومڕانی دەستەی دووەمی پاشاکان باسی لێوە دەکات وا دەردەکەوێت کە ئاماژە بێت بۆ کۆی ماوەی حکومڕانی گۆتیەکان و دوایی دامەزراندنەوەی سۆمەریەکان کە بە بوژانەوەی سۆمەریەکان ناسراوە. لەبەرەوەی ئەمڕۆ مێژووی هاتنی گۆتیەکان لە نێوان 2180 پێش زاین تا 2070 پێش زاین و بوژانەوەی سۆمەریەکان لە نێوان 2070 پێش زاین تا 1960 پێش زاین دەخەمڵێنرێت کە بە هەمووی دەکاتە 220 ساڵ و لەگەڵ بۆچوونەکانی بیرۆسۆسدا تەنیا 4 ساڵ جیاوازە کە ئەو بە 224 ساڵ داناوە. ئەمەش دیسانەوە ئەو ڕاستیە دووبارە دەکاتەوە کە بابلیەکان لە سەدەی سێەمی پێش زایندا میدەکان و گوتەکان و سۆمەریەکانیان بە یەک نەتەوە سەیر کردووە. بێگومان ئەوەش دەیسەلمێنێت کە لە یەکچوونی زمانی سۆمەری و میدی و کوردی و زمانەکانی تر هەر لە خۆیەوە نەهاتووە و مێژونووسان لە ڕابردوودا دەرکیان پێکردووە. هەروەها کورد خۆیشی بەڕوونی هەتاوەکو سەدەی نۆیەمی زاینیش خۆی بە میراتگری یەکەم پاشای سۆمەری زانیوەکە بە زیۆسۆدرا ناسراوە، تەنانەت ئەگەر سەرنجی وێنەی یەک بدرێت کە پیاوێکی مغی میدیە و بەراورد بکرێت لەگەڵ وێنەی 13 کە یەکێک لە بوونەوەرە ئەفسانەیە سۆمەریەکانە کە لای سۆمەریەکان بە سەرچاوەی زانستی خۆیان دانراون دەبینرێت هەردووکیان هەر هەمان کەلوپەلیان بەدەستەوەیە. بەداخەوە هیچ کام لە بەرهەمەکانی بیرۆسۆس نەماون، بەڵام زۆر لە سەرچاوە مێژوویە یۆنانی و ڕۆمانیە کۆنەکان ئاماژەیان پێکردووە. وێ دەچێت کە بیرۆسۆس لەبەر ئەوەی کە کتێبەکەی بۆ یۆنانیەکان نووسیوە و یۆنانیەکانیش بەهۆی نوێبوونیان لە ناوچەکەدا هەر تەنیا ئاشنای مید بوون کە لەو سەردەمەدا دەسەڵاتی بەهێزی کورد بوون، ڕابردووی بابلی هەر بە میدی لە قەڵەمداوە. واتە لەبەر ئەوەی کە لە ڕووی نەتەوەییەوە هەر بە یەک نەتەوەی زانیون، بەلایەوە گرنگ نەبووە کە بە میدی باسی هەمویان بکات. هەروەها
وەک پێشتریش باسکرا ئەمانە هەمووی ڕاستیەکی تر دەسەلمێنن کە میدەکان نەتەوە نەبوون بەڵکو بنەماڵەیەکی حوکمڕانی کورد بوون لەبەر ئەوەی کە بابلیەکان زۆربەی جار ناوی نەتەوەیان بەکارهێناوە نەک ناوی بنەماڵە. لەگەڵ ئەوەی کە هەزەبانیەکان بنەماڵە و خێڵێکی گەورەی کورد بوون بەڵام هەمیشە یۆنان و ڕۆمانەکان بەنەتەوە لە قەڵەمیان داون. هەمان ئەو هەزەبانیانە بوون کە لە سەدەی پێنجەمی پێش زاینەوە هەتا وەکو نزیکی سەدەی 12یەمی زاین دەسەڵاتی ناوچەی هەولێر و دەوروبەریان بەدەستەوە بوو. تیرەی ڕەوەندی سەلاحەددین بەشێک بووە لە خێڵی هەزەبانیەکان. هەروەها زۆر لە پاشاکانیان جگە لە ناوی هەزەبانی ناوی کوردیشیان دەخستە سەر ناوەکانیان. بە هەمان شێوە ئەوەی کە بابلیەکان بە گوت و کورد ناویان هێناوە یۆنان و ڕۆمانەکان بە میدی ناویان هێناوە. بۆیە زۆر جار لە بری میدی دەڵێن گوتی. هەر لەبەر هەمان هۆ پەیوەندی زمانەوانی نێوان سۆمەری و گوتی و میدیان لە یەک نەتەوەدا بینیوەتەوە و بیرۆسۆس بە هەڵەی نەزانیوە کە هەمویان بە مید ناوبەرێت. ئەمەش لە تۆمارکردنی هاتنی پاشای میدیدا بۆ ناو بابل بە ئاشکرا دەبینرێت. کاتێک کە پاشای فارس بڕیاری داگیرکردنی بابلیدا سەرەتا داوای لە پاشای مید کرد کە بچێتە ناو بابلەوە و ئەو پاشایەکە لە تۆماری یۆنان و فارسەکاندا بە میدی لە قەڵەم دراوە و ناوی گۆبریاس بووە. لەلایەن بابلیەکان خۆیانەوە بە پاشای گوتی تۆمار کراوە. لەلایەن جووەکانیش هەر بە مید لە قەڵەم دراوە. جگە لەوانەش هێرۆدۆت لە ئاماژەکردنیدا بە میدەکان دەڵێت میدەکان لە سەردەمی کۆندا هەموو خەڵک پێی دەگوتن ئاری، دەبێت ئەم ناوە بە وریایی لێکدانەوەی بۆ بکرێت. زۆر جار یۆنان و ڕۆمانەکان پیتی ها دەکەنە ئەلف. بۆ نمونە هەزەبانیەکان کە هەولێریان حکوم دەکرد لەلایەن یۆنان و ڕۆمانەکانەوە ناوەکەیان بە شێوەی ئەدیابان دەنووسراو. هەروەها لێکۆڵەرێکی وەک دیاکۆنۆف سەرنجی داوە کە ناوی وەک هاریا کە ناوچەیەکی ژێردەسەڵاتی میدی بووە لەلایەن یۆنانەکانەوە کراوەتە ئاریا. لەبەر ئەوە ئەگەرێکی زۆر هەیە کە ناوەکە خۆی هۆری یا هۆریا بوو بێت و هێرۆدۆت کردبێتی ئاری و میدەکان لە ڕابردوودا بە خۆیان گوتبێت هۆری. لە کوردیدا هۆری دەبێتە خۆری و مانای ئەو وشەیەش لە کوردیدا دەبێتە خۆرپەرست یا ئەو کەسەی کە لە خۆرەوە هاتووە. زۆر ئەگەری ئەوە هەیە کە میدەکان بنەماڵەیەکی هۆری حکومڕان بوو بێتن و لەلایەن نەتەوە سامیەکانەوە ئەم بنەماڵانە یان ئەم خێڵانە هەمویان بە یەک نەتەوە سیر کراون. بۆیە سۆمەری و گۆتی و هۆری و میدی تێکەڵ کراون. جا هەرچەندە لە دوای هەزارەی یەکەمی زاینەوە بەڵگەنامەی خەڵکی ناوچەکە زۆر دەگمەنن، بەڵام یەکێک لەو بەڵگەنامە دەگمەنانە کارنامەی ئەردەشێری پاپەکانە کە بە زمانی پەهلەوی و لە نزیکی سەدەی شەشەمی زاینیدا نووسراوە. بەڵگەنامەکە باسی یەکەم شەڕی ئەردەشێری پاپەکان دەکات لە سەدەی سێمی زاینیدا لەگەڵ پاشای کووردا ڕوویداوە و دەڵێت ئەردەشێر دوای ئەوەی کە ئەردەوانی پێنجەمی پاشای ئەشکانیەکانی کوشت سپایەکی گەورەی لە زابۆل کۆ کردەوە و چوو بۆ شەڕ لەگەڵ پاشای میدی کوردان یا کوردان شاهی ماسی.